لە سەنتەری پارێزگای سلێمانی 84 بنکەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بەڕووی هاوڵاتیاندا کراونەتەوە. ماوەی مانگێک بەردەوام دەبێت. ئاگاداری سەرجەم هاوڵاتیانیش دەکرێتەوە کە سەردانی بنکەکان بکەن بەو پێی تۆماری ئەم جارەی دەنگدان گۆڕانکاری بەسەردا هاتووە و دەبێت هاوڵاتیان دڵنیا ببنەوە لە بوونی ناوەکانیان تا لە ڕۆژی دەنگداندا ڕوبەڕووی گرێفت نەبنەوە. چەند ساڵی پێشوو 5 بۆ 6 پرۆسەی هەڵبژاردن لە شاری سلێمانی ڕوویدابێ لەوە چێ هاوڵاتیان کۆی ئەم پرۆسانیان لە قوتابخانەیەک ئەنجام دابێواتە بە نیسبەت هاوڵاتیەکەوە لە گەڕەکی توی مەلیک هەمیشە لە مەکتەبێکی دیاریکراو دەنگیاوە لە گەڕەکی ڕزگاری و لە گەڕەکێکی تر و بە هەمان شێوە بۆ شار و شارۆچەکانی دەرەوەی ناو سەنتەری سلێمانی. بەڵام ئەمە گۆڕانکاری بەسەر هاتووە بۆ چونکە ئەو تۆمارێک کە هاتووە ئێستا وەکووە بەڕێستانم ڕاگەیان تۆمارێکی جیاوازە پێ دەچێت ئەم شوێن و ناونیشانی دەنگدانانە هەموو گۆڕانکاریان بەسەر هاتبێت. بۆیە زۆر زەڕورە ئەو بنکانەی کە ئێمە کردومانەتەوە ناومان ناوە بنکەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران لە خزمەت هاوڵاتیانە دەبێت. حکومەتی هەرێم ڕۆژی 30 ئەیلولی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیاری کردووە. کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێمیش دەڵێت تۆماری دەنگدەران پاک دەکەنەوە و ناوی مردووەکان دەسڕنەوە. هاوکات ئەوانەی لەدایک بووی بەر لە ساڵی 1920 ناوەکانیان دەسڕێتەوە بۆش ڕێژەی بەشداری لە هەڵبژاردنەکاندا کەم دەکات. شێوازی دەنگدانیش بۆ ئەم جارە دەستی دەبێت و کار بە شێوازی ئەلکترۆنی ناکرێت. ئێمە ئەم جارەکو هەنگایەکی تازەوەکو ئۆفیسی پارێزگای سلێمانی و ئۆفیسی هەرێم ژمارەی بنکەلاوەکیەکان و ئەو ژمارەی لە منتیقەکانە هەیە زیانمان کردووە. دە بنکەی لاوەکی لە پارێزگای سلێمانی زیای کردووە کە بەپێی جیاوازی هەڵکەوتەی جوگرافیان ئەگۆڕە شوێنەکان. ئەو بنکە لاوەکیانە ژمارەیان 29 بنکەمان هەیە لە سنووری سەنتەری پارێزگای سلێمانی و باقیەکەی کەشی کە دەکاتە 55 بنکەی لاوەکی دەکەیەتە قەزا و شار و شارۆچکانی پارێزگای سلێمانی. کۆمیسیۆن دەڵێت تۆماری هەڵبژاردننی ئەم جارە گۆڕانکاری بەسەردا هاتووە و جیاوازە لەوەی هەڵبژاردنەکانی پێشوو. بۆیە کردنەوەی بنکەکانی دەنگدان بۆ دوو حاڵەتە کە دەبێت هاوڵاتیان سەردانیان بکەن. یەکەم بۆ دڵنیابوونە لە ناوەکانیان کە ڕەنگە کەسانێک ناوەکانیان نەمابێت و دەبێت سەر لە نوێ تۆماری بکەنەوە. حاڵەتی دووەمیش ئەوەیە ڕەنگە شوێنی دەنگدانی هاوڵاتیان گۆڕابێت و پێویستە لە وردەکاریەکان ئاگادار بن بۆ ئەوەی لە ڕۆژی دەنگداندا گرفتیان بۆ دروست نەبێت. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.